وڵا زۆر سپاس بۆ ئێوە. ئەوەی لە ئێستا لە ڕۆژاوا ڕوویدا لە سووریا ڕوویدا دەرەنجامی ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر بوو. ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەری نێوان حەماس و ئیسرائیل ئاڵوگۆڕی گەورەی لە خۆرەڵاتی ناوەڕاست پێکهێناوە. ڕاستە وەکو دکتۆری ژووتی ڕۆژاوای کوردستان دەرەنجامی ئەزمموی دووهەمی کوردە دوای ڕووداوەکانی بەهاری عەرەبی. لەو هەلومەرجەیە ڕۆژاوای کوردستان وەکو هەموو پارچەکانی تر وەکو بەشێکی زۆر لە هێزە سیاسیەکان وابەستە بوو بە پەیوەندی لەگەڵ حافزە سەد و لە ناو هەژمونی هیلالی شیعی و کۆماری ئیسلامی ئێرانە ئەخولایەوە. بۆیە لەو مدەتەیە دیارە بە پشتیوانی ئێران و ئەو هیلالە شیعی کە هەیە کە کاریگەری گەورەی هەبوو بە حکمی ئەو پەیوەندی پێشوونەی پێکەکە لەگەڵ ئێران، ڕۆژاوای کوردستان سووریا کەوتە ژێر ئەو هەژمونەوەەوە تا ڕادەیەکی زۆر گەشەی کرد. ڕەگمی ئەوەی ڕۆژاوای کوردستان بەڕێی من ئەزمونێکی شۆڕژگێڕانە بوو، ئەزمونێکی تازە بوو لە بارودۆخی کوردەوەی کە دکتۆر باسی کرد. ئەسڵەن کوردی ڕۆژاوا لە ناو هاوکێشەکانە نەبوو و تەنانەت خودی بە ڕێزۆجالانیش کە لوبنان دانیش بوو پێوت باشووری بچووک ناوی ڕۆژاوا نەبوو لە ئەدەبیاتی ئەوانیشە. لە کاتێکە 7,000 گەلیلا شەهید بوو تا ڕووداوەکانی بەهاری عەرەبی لە ناو پێکەکە. ئەوە وای کرد کە بە پشتیوانی پێکەکە ڕۆژاوای کوردستان ئەزمونێکی تازە و پێرفێک جیاوازتر لە باشووری کوردستان، یعنی مەسەلەن لەگەڵ ڕووداوەکانی ساڵی 1990 و ڕاپەڕێنی خەڵکی کوردستان لێرە دام و دەستگاکان هەمووی تاڵان کرا لەلایەن خەڵکەوە بە پێچەوانەوە لە ڕۆژاوای کوردستان پێش ئەوەی کە ئەو ڕووداوانە ڕووبدا ئیدارەیەکی بۆ دانرابوو لە دەرەوەی ڕۆژاوە لەگەڵ کۆنتڕۆڵکردنی هەموو شتێک پێرفێکت چۆ شوێنی خۆی. ئەوانە بەڕێی من ئەوەی کە ڕوویدا ئەکرا باشتر بیری لێ بکرایەوە. بەڕێی من گرفتی سەرەکی ڕۆژاوای کوردستان کە لەناو ئەم هاوکێشانەیە تووشی ئەم پاشەکشەیە بوو فاکتەرگەلی زۆری هەیە. یەکیشیان ئەوەیە کە بەڕێی من پێکاکە ویستی لەسەر میکانیزم و فۆرم و دیسپلینی ئیدۆلۆژیای حیزبەکەی خۆی لەوێ هەمان ئەزمون دووبارە کاتەوە ئەوەشی کرد. ئەمە ئەگەر مەسەلەن دیوێکی پۆزتیفیشە بوو دیوە نێگەتیفەکەیەوە بوو کە تورکیا لەم کانتۆنە لەم خۆسەرە لەم ئەزمونە ئەترسا بە سنوورەکانیەوە. لە سەرەتایە وای سیر کرد کە ئەتوانێ خۆ بگونجێنێ لەگەڵیان، بەڵام کاتێکە نزیکی سنوورە ئاویەکان بوونەوە لە عەزاز و ئەوانە هات ئەفرینی داگیر کرد و سەرەکانی و گریسپی داگیر کرد پاشەکشەی پێکردن و دوایی تورکیا لە 2012 کە کانتۆنەکان دروست بووە لە شەڕی داعشا چەنە مەسەلەن ڕۆڵی هەبووە هەرگیز نەیتوانی دانیشێ تاوەکو ئەمەی کە کردی. ئەمەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە لە چەند حوتی ڕابردوو ئەندازیارە سەرەکیەکەی ڕاستی تورکیا بوو. تورکیا ئامادە بوو هەموو شتێک بکە لە پێناوەی کە ئەم هەڕەشەیە لە خۆی دوورکاتەوە. بۆیە پێم وایە پرۆسەی ئاشتی نێوان پێکاکا و دەوڵەتی تورکیاش بەرمەبنای ئەمە دروست بوو، ئەگەرنا لە قەناعەت و باوەڕ و ئیمان و گۆڕینی تەفەکوری دەوڵەتی تورکیاوە نەبوو. لەوە سەرچاوی گر و پێم وایە ئامانجەکەشی بەدیهێناوە. بۆیە تورکیا زۆر هەوڵیدا مەسەلەن ئەو شوێنانەی داگیر کرد کە باسم کرد نەیتوانی پرسەکە حەل بکە. فەڕەنسا هاتە سەرخەت، ئەمریکیەکان دامیانەکردن، حکوومەتی هەرێم و یەکێتی و پارتی دامیانەکردن لەو سەرەوە ئێران دامیە کرد نەیتوانی. دوایەوە هات هەندێک هێزی دروست کرد لەو منتقانەی تورکمانەکانی داگیر کرد و هێزی جۆرا و جۆری دروست کرد و تەنانەت ئەم خودی ئەحمەد شارەپار پشتیکردن بۆ شەلەوەشا سەرکەوتوو نەبوو. دوایەوە بیری لە بەدیلی تر کردەوە لە پشتیوانی داعش سەرکەوتوو نەبوو. لەوەی کە سەرنجی ئەو وڵاتانە ڕاکێشە کە ئەمانە بەشێکن بە قسەی ئەو لە ناو تیرۆر نەیتوانی ئەوە بکە. بۆیە لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر و تونبوونەوەی ململانیەکانیان لەگەڵ ئیسرائیل گەشتن بۆ قەناعەتەی کە پێویستە ئەڵتەرناتیڤێک بدۆزێتەوە. ئەم مەترسیانە ڕەنگە لە لەحزەیەکا سەرکێشێ بۆ دەوڵەت، سەرکێشێ بۆ ئەوەی کە ئیسرائیل کردی بەرامبەر مەسەلەن دروزەکان لە باشووری سووریا. لەبەرەوە لە 6 ینی سەرەڕای ئەو هەموو ڕێکەوتنانەی پێشتر کرابوو، ڕێکەوتنی 6 ئازاری پاریس لە نێوان سووریەکان و ئیسرائیلیەکان پێم وایە ئەندازیارەکەی تورکیا بوو، ئەنقەرە بوو. ئەنکەرە
بە فشار خستنە سەر ئەحمەشەر و سووریا بە سازشکردن لە دەسەڵگرتن لە ناوچەکانی باشووری سووریا لە سوێدا و قونەیتەرە و دەرعا گەشت بۆ قەناعەتێک کە ئەوە ئەدەین و ئەمریکەکانیش ڕازی بوون و فەڕەنسیەکانیش ڕازی بوون ئەوە ئەدەین بەوەی کە دەست لە ڕۆژاوی کوردستان هەڵگرن و بەمە ئەوەی کە لێرە بەڕاستیەوە بوو کە ڕۆژاوی کوردستان یا با بڵێم ئەزمموی ڕۆژاوە یا کانتۆنەکان یا خۆسەر یا حەسەدە تەسەوری ئەمەیان ناکرد ینی خۆشیان بۆ ئەم ئەگەرە حازر نەکرد بوو بۆیە لەبەرەوە بینی پاشەکشەی گەورەی کرد و ئەوەی ئێستاژەی بینی و ئەو لەو هاوکێشە نێودەوڵەتیانەی کەی بینی پێم وانێ بەم زوانە ڕۆژاوای کوردستان بتوانێت سەرکەوتنی زۆر بەدەست بێنێ و ئەوەش کە چۆتە پای ڕێکەوتنی هەژدەی ژانوەری لەگەڵ ئەحمەشەر و قبولکردنی بە نظری من ناچاریە و حەلێکی تری نەبوو بەداخەوە کە وای لێ هات بەڵام ئەمە بەڕاستی واقعیەتەکەیە کە ئێمە وەکو دکتۆر باسی کرد لەناو ئەو لەناو سیاسەتی نێودەوڵەتیە منیشەش وتومە لەم هاوکێشانە و لە داهاتووشە کاگەدیت بۆ ئەمریکا بەڕاستی ڕەنگە عێراق گرنگتر بێ لە کوردستان و ئیسرائیل گرنگترە لە تورکیا و تورکیا گرنگترە لە کورد حقیقەتەکەشی ئەوەیە کە ئەیبینی سیاسەتی ئەمریکا خۆشیان بۆ لەگەڵ ئەو قسەیەش نەبووم کە کورد خیانەتی لێکراوە کورد لە هاوکێشەکانە یاری پێکراوە کارتی فشار بووە و ئەوان خۆشیان نەشاردەوە بە سەدان ساڵەوە پێشەڵێنێمە دۆستی تاسەرمانی بەرژەوەندی تاسەرمانی خۆی لە ڕاستیاوەی دکتۆر وتی ڕووناکبیری کورد ئەڵم ڕۆشنبیری کورد نووسەرانی کورد دەور و نەخشی خۆیان هەبووە بۆ دەلیلەی هێرەوەی کە لە ڕابردوو تویانە و نووسیویانە و تووشی بەرکەوتنی هەڕەشە و مەترسی بوون و جا لەگەڵ دەسەڵاتە لەگەڵ لایەنی دینیە ئەوکو هەمووتان مەسەلەن ئەوە بە نەزەری من ئەو باگراوەندە معریفەیە کە شوێنی خۆی داناوە لەناو کۆمەڵگایە بۆیە پێم وایە ڕەنگە گرفتێکی ڕووناکبیری کوردی کای ڕووناکبیری کوردی ئەوە بێ کە دابش بۆ لەناو ئەحزابی سیاسیە لەناو ئیدۆلۆژیایە خۆیە بینێتەوە ئەوە ڕەنگە نەیتوانی بێگوتارێکی ڕووناکبیری یەکگرتوو مەسەلەن بەدی بێنێ ڕەنگەوە یەکێ بێ لە گرفتەکان دوایەوە کاگەزی گوتاری لەبەرەوەی کۆمەلگای ئێمە تەواو کۆمەلگایەکی سیاسی عنی سیاست بەرهەموو شتێکا کراوە مقدس کراوە و هەموو پنتەکانی کۆمەلگای داگیر کردووە لەلایەن حیزبەوە بە نظری من هەموو شتێک وا سەیرەکرێت کە ئەمە سیاسیە بەڵام قسەکەوەیە ئەوەی جەنابێت هات ئەو هات سەرشەقامی خەڵک لە کوردستان لە هەموو لە شارەکانی کوردستان بە نظری من کارێکی زۆر ئیجابی و کارێکی زۆر مەدەنی و باشە بەڵام خۆ ناکرێت مەسەل ئێمە بەس لەسەر لە کاتی ئەوەی کە ئەبینە قوربانی لە کاتی نکسە و شکستەکان ئەبینە سەرجادە مەسەن خەڵک پرسیاری ئەوەشە بوو کە بۆچی بۆ لە ساڵەتری مافەکانی خۆی نایەتە سەر شەڕە یەش مەسەن بەس توێژێکی وەکو مامۆسایان دێ کەمینەیەک دێ بۆچی بۆ حەدەسێکی ئاوا بە نظری منەوە یەکیان پەیوەندی هەیە بە ئینتیمای کوردبوونەوە ینی و میدیاش لەم بارەیەوە بێ بڵێم ڕۆڵی زۆر گەورەی هەیە بۆ کاغازی ینی مەسەلەن بەسەنا ڕۆشنبینی میدیای کوردی لەم بارەیەوە ئەوەی کە جەناب دێڵێ هەڵدانە خوارەوەی شەڕوانێک و پچبڕینی و ئەوانە میدیای تو میدیا ئەمەی ئەویست میدیا ئەمەی ئەویست بەڵام بە نظری من میدیای کوردی یا با بڵێم دەسەڵاتی کوردی نێزانی کە ئەتوانێت ئەو هەڵوێستە باشانە پۆزتیفانە وەرگێتەوە بۆیە ینی زۆری نەئامادەگی ینی ئەمەد ئەوەی کە دکتۆر وتی تاجی کورد ینی هەمیشە ئەوە وا دەرکەوت کە ئیتر ڕەنگە خۆی نەبەستێتەوە بە هەموو مەسەلەن ئەوەی کە حیزب چی پێخۆشە تۆ ئەوە بکەی و ئەوە بڵێ بۆیە میدیای کوردی بە نظری من دەور و نەخشیە بوو و زۆر دەور و نەخشی هەبوو هەم لەوەی کە وەکو قوربانیدان لە نیشاندانی ئەوانەوە و هەستی ئینتیمابوونە وەلەو بە نظری من خاڵێکی نێگەتیڤیتیا بۆ ژەوەیە کە بەردەوام ئەم خەڵکانە دێنێتە سەر شاشەکە ئەگرین و ئەپارێنەوە بە تایبەتی بەشێ لە ئەمەی کە پێڵن بێژەرەکان ینی بەداخەوە ینی ئەتوان بڵێم تەمسیلە ئەم گریانە لەسەر يعني ڕەنگە لە حقەتا بەڕاستی ئەمەنێ ئەم بە نظری من ئەم گریان و جۆرێک لە ئینە ینی ئینسانی کورد ئینەکە ینی ئینسانی کورد زعیفترەکە لەوەی کە ئەنی ئەمە کەمە بینی ئەوە خاڵێکی بوو سەبارەت بە گوتاری دینی کاگە مەڕێک هەم ئەوەی کە جەنابێت هەم ئەوەی کە تۆی نووسی ئەنی گوتاری دینی ئەوەیە
خۆ جارێ بەڕاستی گوتاری دینی لە کوردستانەوەی کە گوتارێکی مەترسیدارە بە تایبەتی لە سەرکایی ڕووناکبیری و کای ڕۆشنبیری ئەوانەی کە لەوانەیە خەڵکی وەکو دکتۆرمان لایەکە مەسەڵەن قوربانی تەنابیر و بۆچوون قسەکەوەیە ئەمە بە جۆرە لە جۆرەکان بە نظری من پاشەخشەی پێکراوە جا بەشێکی مووقفی ڕووناکبیرانە بەشێکی ئەوەیە کە خۆی لە ڕاستیە ئەو تەقوێکردن و گەشەکردن و مەترسێکی ئیسلامی سیاسی فەندەمێنتاڵ دروستی کردووە بەشێکی پەیوەندی هەیە بەیەکێتی پارتیەوە دامیان کردووە لە ڕابردوو یعنی بە جۆرە لە جۆرەکان لە ململانەی خۆیانە وەزایدەن وڵاتانی منتەقەکە وڵاتانی منتەقەکە مەسەلەن وڵات هەیە لە عێراق و هەرێمی کوردستان ماگانە 5 میلیۆن دلار لە میدیا سەرڤەکە بۆ تەقوێکردنی ئەم هێزە ئیسلامیانە لە عێراق و لە منتەقەیە لە ڕێگای میدیاوە بۆیە بەتسەوەری من دەسەڵات درەنگ تێگەیشتووە لەوەی کە نابێت مەلایەک بخۆی چی پێخۆشە بیڵێ بڵێ ئەمە من دین لە پێش نیشتیمان و نەتەوە و چۆیە و بە هەر حاڵ هەردی ئەم ڕێیانە هەیە ڕێیەکی زۆر بەڕاستی نانەتەوەی نانیشتیمانین و نابێت ڕێگای پێ بدرێ ینی کە دکتۆر وتی ڕاستە ئەو بۆچوونێکی هەیە ئایدۆلۆژیایەکی هەیە بەڵام سوکایەتیکردن بە مقدساتی خەڵگە مەسەلەن گۆڤارێک دەرچێ ئەو لێرە دەبیان نامی لەسەر دەرەکە هەوڵەدا داخرێ بەڵام خۆشی ئەنواع گوتار بەرەمێنێ کە دژی بیر و باوەڕی ڕووناکبیر و کۆمەڵگایەن بەرحاڵ ئەم ڕووداوانە هیوادارم مثلا لەم حاڵەتە ناخۆشانەیە دووبارە نەبێتەوە ینی ئێمە تەنها بۆ حاڵەتی ئاوا ناخۆش و کە ئەبینە قوربانی و پاشەخشاکەین نینە سەر شەقام بۆ و لەگەڵەوەش ئێمە شایەدیەوەین کە دکتۆر وتی شۆڕشی ژنجیان ئازادی بە دەیان هەزار کەس لە ڕۆژهەڵاتی کوردستان کوژرا بەڵام کەس لە سلێمانی هەولێر نات قسەکەوەیە کابێ ئستاز ئەم جیاوازیەش کاڵ بێتەوە بۆچی بۆ ڕۆژهەڵات مثلا نایتە سەر شەقام بۆچی بۆ پشتیوانیکردن لە خەڵکی ڕۆژهەڵات کاتێک ڕاگوێزرێن لە کەمپەکانیانەوە بۆ شوێنێکتر لەم شوێن بۆ شوێن باشە ژن و مناڵەکانیان مەسەن خوانە خەڵکی مەدەنین بۆچی مەسەن خەڵکی سلێمانی هەولێر نایەنە سەر شەقام قسەکەوەیەکە کە لە کاتێکا ینی بۆ معلوماتی جەنابتان نامێ ئەوینکەم ئەو تۆخکەمەوە ئەو بابەتە بەڵام لە کاتێکا ئێمە ئەوەندەی مەسەن لەلایەن ڕۆژهەڵاتیەکانەوە لە دەوڵەمە جیاوازە پشتیوانی کراین و باوەشمان بۆ کردێتەوەە ئەوەندە لە ڕێگە شوێنەکانی نەبێت کەچی بەعکسەوە ئێمە لە بەرامبەر هەلومەرجێکی سیاسی سەپاندوێتی ئەوە ناکەین و ئەوەکەین بە هەر حاڵ من هیوادارم ئەمەش بکەین ئەوەی کە کردومانە ئەوەش بکەین بەڵام بەڕای من ئەوەی کە هەردوو جەناب بتوان کارێکی گەورە بوو ئەو خۆپیشاندن و اعتراض و ناڕەزایەتیانە مەسەلەن لە مێژووی لە دوای ڕووداوەکانی حەڤەی شوباتەوە کە ئۆپۆزیسیۆن دەستی هەبووتەیە ئەو ئەمانە وەکو جەناب تاوتن خۆڕسکانە بووە هەستی و ئیرادەی خەڵک بووە کارێکی گەورە بوو دەستخۆش ینی پێم وایە دەرەنجامی ئەو ئاڵوگۆڕێکە لە ناو سیستەمی سیاسی و دکتۆر باسیەکە ترامپیزم و حوتی ئۆکتۆبر و ئەوانە هاتووتەکایەوە بۆیە ئەوەی کە واقع باشووری کوردستانی واردە لە ناو ئەم گەمە سیاسیانەیە ئەنی قسەکەمەوەیە بێ تۆزە بەرچاوڕوونی سیاسیمان هەبێ ینی لە هەرێمی کوردستان بەداخەوەکە ئێمە پێمان وایە وەختێکەن دێ شەراکەتمان هەیە لەگەڵ قەتەر یا لەگەڵ سعودیا لەگەڵ ئیمارات ئەوە ئەمان پارێزێ لەوەی کە ئەوان لە لەحزەیەکە پشکەن لە تۆپس نەپاڵ دەوڵەتی تازەی عێراق ئەوەی لە ڕۆژاوە ڕوویداوە حتمما ئەوەیە مەسەلەن نزیکترین دۆستی کورد لە فەڕەنسیەکانن تەنانەت چەپی فەڕەنسی ناو حکوومەتی فەڕەنسا و دەسەڵات پیاما بۆ ئینتەرناسیۆنالی چوارەم لە ڕۆژاوە دروستە بێ کەچی ئەسڵەن ئەوەی کە کرا لەسەر مێزی پاریس جێبەجێکراوە لەبەرەوە ئەوە واردە بە نەزەری من باشتر وایە باشووری کوردستان من تەییدی بەشێکی زۆری قسەکانی دکتۆرەکە بکە هەلومەرجی ئیدارەدانی هەلومەرجی سیاسی هەلومەرجی بەڕێوەبردننی موچەی خەڵکی ناعەدالەتی گەندەڵی فەساد هەموو ئەمانە لە هەرێمی کوردستان زۆر واردەکە لە هەلومەرجیەکە بتوانێت باشووری کوردستان تووشی نەکسەی گەورە بێ بەڵام قسەکەوەیە کە یەکەمە بێ لە ناوخۆ ئەوانەی کە مەسەلە بابەتی زۆر گرنگن ئەوەی کە ناعەدالەتی یعنی ئەوەی نەعەدالەتی لە هەرێمی کوردستان تا سەری سەرەوە ڕۆیشتووە یعنی بۆیە ئەو خۆپیشاندانە ناکرێت بە جۆرە لە جۆرەکان وەکو موعجیزەش لێک بدرێتەوە ئەخە مەسەلەن مناڵەکانی خەڵگە بینن کە
بە ئاسایی ناتوانێت ژیان بکە، ناتوانێت پارەی خوێندنی زانکۆکەی با ناتوانێت، کەچی مناڵی بەرپرسەکان زۆر بەداخەوە زۆریان ینی هەمویان نا زۆریان زۆر بێشەرمانە و بێشعور باشترین سیارەکانی خۆیانە بنە ناو زانکۆکانەوە، باشترین شەهادەیەنن بە بێەوەی معریفەیەکیان هەبێ. بۆ دەڵێم ئەلەو هەموو توو ڕەبوون و نیگەرانیەی خەڵک لە بەرامبەر ئەمانە لە بەرامبەر نائەداڵەتی بۆیە پێویستە بەڕێی من لە ناوخۆ پێویستە پێش هەموو شتێک ئەمانە بەدیلێکی بۆ بدۆزەوە چارەسەری بۆ بدۆزنەوە کە لەمە زیاتر نەڕوە ئەم ناحەقی و نائەداڵەتی و فەساد و ئەوە وە دوایەوە کاک دیوە سیاسیەکەشیوێ بەڕاستیە بێ هەرێمی کوردستان بە نەزەری من باشووری کوردستان حکوومەتی کوردستان ئەبێ بزانێ مەسەلەن ئەلەم بۆقە جوگرافیا چییە بێ ینی چییەکە ئەو زیاتر لە 30 ساڵە هەیە بەڵام مەسەلەن ئایا مەسەن جێگە و پێگە و موقعەتی چییە لە ناو سیاسەتی ئەمریکا لە ناو سیاسەتی ئەوروپا لە ناو سیاسەتی وڵاتانی عەرەبی هەیە جێگە و پێگە و موقعەتی چییە ئەبێ خۆی پرسیار لە خۆی بکە وەلگە هەلومەرجێکە کە ئاڵگۆڕی بەسەرادێ دەسەڵاتگرتنەوەی دەسەڵاتگرتنە دەستی سنی لە عێراقا ڕوخانی کۆماری ئیسلامی لەن و پاشەکشەی دەوڵەتی شیعە لە عێراقا هەرێمی کوردستان چارەنووسی چییە بێ وەکو ڕۆژاوای کوردستان ناڵێنەوەی کە دکتۆر وتیە بێ مەرکەزیەت حاکم بێ و فیدراڵیەتم هەڵۆژاندەوە خۆ دەستور هین نییە دەستور شتێکی عەجیب و غەریب نییە دەستور لە وڵاتانی دیموکراسی گرنگ و ئەهەمیەتی هەیە لە عێراقا هەر کات بیێتوانی هەڵیۆشێنێتەوە ئەمە تەجربەمان هەیە لە بینی ئەریتریا و ئەسیوپیا دەیانجا دەستوریان نووسیەوە و کەچی هیچ ئاکامێکی نەبوو بۆیە بە نظری من تێگەیشتن من نازانم حکوومەتی هەرێمی کوردستان کام کارتانی پێکاتوانێت تەییدی ئەمریکا و ئەوروپا بخۆی بەدەست بێنێ ئەخ مەسەلەن لە زۆر شتا ئەوان مەسەلەن جارێک ئەمریکی ئەوروپیەکان لەگەڵ بەشێ لە بەرپرسانی کوردانیش بوون پیاوتون پیانە ئێمە ناتوانین لەو زیاتر دیفاعتان لێ بکەن میدیا ئێمە پرسیارمان لێ یەکە ئێوە دیفاع لە گەندەڵیەکەن لە دەستی دەسەڵات ناکەن پەرلەمان داخن حکوومەت پێک ناکەن ئەو مەسەلەن چەند ساڵانە هێزی پێشمەرگەت بۆ یەک بخەنەوە مەسەلەن لە سبەی نییە ئەگەر سادەترین مبڕیر بەدەستیانەوە بێ ڕەنگەوە بێ بڵێ کاکە من 10 ساڵە پارەش دەیەم و هێزی پێشمەرگەشت پێک نەخرایەوە بە نظری من باشووری کوردستان من یە قسەمە ینی من ئەڵێم ئەو قسەکە ئەسمە شەریفوانی ڕەگمی ئەوەی زۆر ناسیۆنالیستانێ بەڵام قسەیەکی جوانە بەهەرحاڵ ئەم ئیدارەم حکوومەت و مەزمونە هیوادارم نەڕوخێت تێک نەچێ بەم حاڵە خراپەشیەوە کە هەیەی باشترە لەوەی کە ڕوودایەوەی کە ئێستا لە ڕۆژاوە ڕوودایە ئەوەی کە هەشتی شەعبی بێتەوە دەوڵەتی سونی ناسیۆنالیستی تازە بێتەوە بەهەرحاڵ بۆیە قسەکەوەیە ئەگەر سەرکردایەتی سیاسی کورد من لەگەڵ ئەو قسە تەقلیدیەش نیمە بێ یەکگرتوو بین و دانیشتین و تا ئەبەد ئەوە نابێ بەتبێت تاریخ ئەومان نەکردووە مثلا دایان جادانیشتون هەموو هێزە سیاسەکانی هەر چوار پارچەی کوردستان نەگەیشتن تەنیا لەسەر سەرۆکە ساڵی 2013 ویسیان کۆنگرێنەوەی کوردستان دروستکەن هەموو چوار هێزەکان کەچی لە سەرۆکیە سەرۆک بێ نەگەیشتنە نەتیجە و دوای نوێنەری ئێران و تورکیا هێنا بۆ دانیشتنەکان نەگەیشتنە نەتیجە قسەکە من زۆر لەگەڵ ئەوە نیم بەڵام قسەکەم ئەم مەترسیانەی کە لە ڕۆژئاوا نەک لە ڕۆژاوە لە زۆربەی منتەقەکەمانە گونجێکە کە حەماس و فەلەستین مەسەلەن خۆپشتیوانی زۆر زیاتریان لە ئێمە هەیە بەڵام بوونە قوربانی ئەو گەمەنێ و دەوڵەتیانە ئەسڵەن ترامپ و دەسەڵاتی ئەمریکا گاڵتەیان پێیەکەن گاڵتەیان بە قوربانی و ئێمە 20,000 شەیدماناوە لە ڕۆژاوە ترامپ بەڵێ چەکداری ئازا بوون پارەماندان و شەڕیان بۆ کردوون وڵە نەوتەکەی خۆتان فرۆشتووە و هەموویتان هیچتان نەداوە بە ئێمە ئەی بەڕاستی ئەم تێڕوایی نگاکە مەترسی گەورە لە بەردەم هەرێمی کوردستان دروستەکە و لەلای ئەوەی جەنابی شڕۆڵی ڕۆشنبیر و ئەوانە ئێسایە و هەرچێکتان خۆشحاڵانە مامۆسای زانکۆن ئەکادیمین دکتۆرا ینی خۆتان لە بارودۆخی مەسەلەن باسی معریفە دەسەڵات وای لێ کردووە ڕێزم هەیە بۆ ئێوە بێئەرزشی کردووە بە هەزاران دکتۆرا و ماستەریا و بە هەزاران کەس بەڕاستی کە ناحەقە کە مستحق نییە ئەمە مەسەلەن لوتکەی مؤسسەیەکی معریفیە لە هەرێمی کوردستان بۆ ئەمە مەسەلەن ئاوا لەیەکەی ئەخر خۆ کاریگەری نیگەتیفیە بێت تۆ هەزار مامۆسات پێگەیاندووە لە ڕێگای حیزبەوە لە ڕێگای ناحەقیەوە خەڵکانێکی شەیە کەس وەکو یەکن بنەزانم لەانەی لە هەندێک لە کۆلێژەکانیەوە لە زانکانیەوە خەڵکانێک بەرپرسی ئەوانن کە مەسەلەن سادوگەرمیکیان نەژێشتووە بەڵام دادەنێن بە زۆر ئێمە ئەمە بەشێکە لە بەڕاستی لەوەی کە معریفە ئاوا بەرهەم نایە و ناتوانێت دۆر و نەخشێ بێ هەر ئەم ناحەقی و نائەدالەتیشی وای کردو کە بەشێک لە ڕۆشنبیری ئێمە ڕووناکبیری ئێمە پاشەک شەبکە تاقەتی نەبێ پێم ناگۆڕدرێ جۆم ناگۆڕێ بەڵام لە هەر حاڵدا ئێمە لە هەرێمی کوردستان یەک حەلمانەیە ئەوەیە کە ئەم بارودۆخە باشترکەین ئەگەر نا
مثلا زوو یا درەنگ ئێمە لە بەردەم مەترسی گەورە و پاشەکشەی گەورەین وەکو هەموو تێکشکانانەی کە بینیم ئەنەکە هیوادارم هەرگیز وانە بێ بەم خراپیەشەوە باشتری بکەین باشتر بێ لەوەی کە بفەوتێ تێکچێ دروست